سڵاتان لەبێ هاوڕێکانم بە هیوام کە زۆر باش بن. بەرنامەی گەشت و زانیاری بەردەوام و ئەمڕۆ گەشتمان کردووە بۆ لای کۆمەڵێک مناڵ کە یاریزانن. یاریەکەکان پێکهاتووە لە 64 خانە کە 32 سپیە و 32 ڕەشە. بۆی لەگەڵ مابن بزانن کە ئەم یاریە چییە، بۆی کە کۆمەڵێک زانیاری زۆر باش وەربگرین لەسەر ئەم یاریە و گفتوگۆ لەگەڵ مناڵەکان بکەین. لەگەڵ مابن با دەست پێ بکەین. چۆنن؟ هەر باش بن. زۆر سپاس دەکەم دژیت. زۆر سپاس. خۆشحاڵین کە ئەمڕۆ تۆمان لەگەڵای بۆی کە کۆمەڵێک زانیاری زۆر باش وەربگرین لەسەر ئەم یاریە. خۆ بناسێنیت. من زرنگ سەڵام محەممەدم، ڕاهێنەری شەترەنجم لە ئەکادیمیای فیشەر لە سلێمانی و یاریزانی نێودەوڵەتیشم لە یانی پێشمەرگەی یانی وەرزشی پێشمەرگەی سلێمانی. زۆر باشە، خۆشحاڵین مامۆستاگیان. بڕۆ پێتەڵە مامۆستا. لە خزمەتتان. زۆر سپاس. سەرەتا با باس لەوە بکەین کە مێژووی یاری شەترەنج لە چیەوە هاتووە؟ یاری شەترەنج یاری ملوکی پێوترێ. ئەم یاریە سەرەتا لە هندستان پەیدا بوو. لە هندستان شەترەنج و داشەکان پێکاتن و یاریەکان کرا، بەڵام بەم شێوازە عەسری ئێستا نەبوو. یاریەکان یاریەکی کۆن بوو، یعنی مەجموعەیە خطەی دیاری کراو بوو، بەڵام وردە بەپێی سەر پێشکەوتنی عەسر و سەردەمەکە یاری شەترەنجش پێشکەوت. ئێستا هەموو یاساکانی نێودەوڵەتی و لەلایەن فاید کە بڵێن وەک ئیتیحادێکی نێودەوڵەتی شەترەنجە بەڕێوە دەچێت. زۆر باشە. کاتە با باسێک لەوە بکەین کە ئەم یاریە لە چەند ئەمانە چی پێوترێن؟ بەڵێ، شەترەنج دوو بەشە، بەشێکی بریتە لە تەختەی شەترەنج کە ئەم تەختەیەتی، بەشەکەی تری پێوترێت داشەکانی شەترەنج. داشەکان بەڵێ، تەختەکە وەکو دیارە بریتە لە 64 خانە، 8 ڕقەمیەکە تا 8 وەزایدن لە ئەی هەتاکو ئێچ کە ئەمە بریتە لە 8 کەڕەتی هێشتێکەکەی 64ەکە. ئەم 64 دابەشە بێتەوە بەسەر 32 خانی ڕەش، 32 خانی سپی. و دوای لەسەر بەشەکانی تری کە بریتێ لە داشەکانیش بریتێ لە 6 ژین کە ئەمە یەکەمیان تاجەکەی لەسەر پێوترێ مەلیک، پاشان وەزیر، اینجا هەردوو لا فیل، اینجا ئەسد، اینجا قەڵا، اینجا جوندی کە جوندی بەسیترینیانە لە بەقوتەکەیان بریتێ لە وەزیر، پاشان لە هەمویان بەقوتر و گرنگتر شاکەیەکە پێویستە تۆ لە تەواڵی یاریەکە پارێزگاری لێ بکەی. زۆر باشە. کاتە ئێوە لێرە وەکو یانەی پێشمەرگە گرنگی ئێم بەم یاریە کە زۆر خۆشحاڵم، چونکە وا لە مناڵەکانەکە کە تەرکیزێکی زۆر باشکەن. پێم خۆشە گرنگی ئەم یاریەمان بۆ باسکەین. گرنگی ئەم یاریە سەرەتا دەست خۆش بێ کە باسیانی وەرزشی پێشمەرگەت کردەوە. لە ئێستادا تەنها یانە لە سلێمانیدا کە خاوەنی بەشی شەترەنج بێ یانی وەرزشی پێشمەرگەیە کە بە احتیمامێکی گەورەوە لە ساڵی 2002 کە ئەو بەشە کرایەوە لەو یانەیە لە 2004ەوە بەشی یانی وەرزشی پێشمەرگەش شەترەنجی لە پلەیەکەکانی عێراقا بە هیچ ساڵێکدا نەدەزیوەتە خوارە. هەموو ساڵێکی بە تایبەتی ئەم ساڵ ئێمە پلەی یەکەمی مقەرڕەبمان هێنا لە ئاستیانەکانی عێراقا کە زۆر سوپاسانەکەین کە تەنها وەرزشی پێشمەرگە ئەم شەترەنجە هێشتەوە هیچ یانەیەکی کەنیە، تەنها لە کاتی هەڵبژاردنەکانە احتیمامێکی کەمی پێێن بەشێگەکەنەوە بۆیە چەند خاڵک وەرگرن و یانەکەیان بێتە پلەیەک ئیگنا بەس شەترەنجی سلێمانی ماوە. سەبارە بە گرنگی ئەم یاریە بۆ مناڵانیش، مناڵان پێویستە بیر بکەنەوە، پێویستە هادی بن، بە تایبەتی لەم سەردەمی تەکنەلۆجیا کە هەموو مناڵەکان فێری ئەوە بوون کە یاریە بکەن زوو ئەنجامێکی هەبێ. لەمەیان زوو ئەنجام نییە، ئەبێ دابنیشی تەحملێ هەبێ. یەکەم فێری تەحملیانەکە، دووەم فێری قەراردانیانەکە. تۆ ئەو جوندیە یاخود ئەو داشەیەکێک لەم داشە کە ئەی جوڵێنی، تۆ ئەبێت تەحملی ئەو بڕیارەت بکەیت کە لە داهاتوودا چ ئەنجامێک و چ جوڵەیەکە بەرامبەرەکرێتەوە. و فێری سەبر و تەحملێکە کاتێک کە یاریزانی بەرامبەر زەختت لێ ئەکات لەم مەلیکەت بۆیە کشماتت لێ بکاتەوە تەحملی زەخت بکەیت و دوای تەحملی ئەو هەستی بەڕەبدانەوەی ئەو زەختە. واتە فێری قەراریانەکە، فێری تەحملیانەکە، فێری سەبریانەکە، فێری بڕیاردانیانەکە لە داهاتووە بۆ کار و ئەنجام و چالاکیەکانی دەریشەوان سوودی دەبێت. سوودی لێ وەربگرن بە دڵنیاییەوە. باشە مناڵان بەپێی چی وەرئەگرن؟ بەڵێ، لە هەموو نێودەوڵەتی شاسێریکەین یاسای نێودەوڵەتی وایە کە منداڵ پێویستە لە 4 بۆ 5 یعنی تەدریبی هەبێت. بە تایبەتی ئێستا لە رووسیا و لە ئێران کە دراوسەی خۆمانە بووە بە مەنهەج، یعنی مناڵ لە 5 ساڵیەوە لەگەڵ چۆن بیرکاری و ئینگلیزی و بڵێن لای خوانی تر فارسی و رووسی هەرچێک بێنن، ئەمیش دەرسێکی سەرەکیە. ئەوە نییە وەکو ئێرە بڵێ لەو دەرسە دەرنەچوو، وەکو دەرسەکانی تر ئەگەر دەرنەچێت ئەمێنێتەوە تایە.
بۆیە شەترەنجی رووسیا بە پلەی یەکەم و ئێران کە ئێستا لە شەرقی ئەوسەتا لە چاو وڵاتانی کەندا و لە چاو وڵاتانی دراوسی خۆمانە سەیریکەین زۆر پێش کەوتووە چونکە شەترەنجی کردووە بە مەدرسە ئێمەش داواکاری کە شەترەنج بکرێت بە مەدرسە بۆی پێش بکەون بە تایبەتی بریت یەکێک لەو خاڵانەی کە لە منداڵە زیرەکیەکانیان ئەپێورێ شەترەنجە ڕاستە بە دڵنیایی و گرنگیەکی زۆری هەیە بە هیوام کە بە هەمان شێوە میانەکانی تریش گرنگی بن بە میاریە باشە مناڵان ئەبینم کە لە تەمەنی جیاواز بەشداریان کردووە خۆتان گەورەیانەکەن وان لێکن کە ببن بە یاریزانێکی بەتوانە دواتر بەشداریان پێ بکەن لە پاڵەوانیتیان بەڵێ دەست خۆش بە پرسیارەکەی پێشوو شێرەوە بوو کە وتمانەمە مناڵان هەوڵ ئەین لە هەتا تەمەنیان زووتر بێ وەربگیرن بەڵام ئەکەوێتەوە سەر دایک و باوک هەتا بوو دایک و باوک پێشکەشی ئێمەی نەکەن لە تەمەنی چەندەوەتوانن لە تەمەنی 5 ساڵیەوە ئەتوانن بەڵام عادەتەن لە وڵاتی ئێمە فێربوون لە تەمەنی 8 ئەهێنرێت یعنی ئێستا ئەم دوو مناڵەکەی خۆم نەبێ کە مناڵی خۆش من ئەمە پیان بگەێنم بەڵام ئەوەیەکیان بۆ بە 5 بە 8 وا هاتوون ئەم ساڵ دەستم پێکردون فێریان بکەم مناڵ پێویستە لە 6 ساڵیەوە لە وڵاتی ئێمە ئەم شەترەنجە وەربگرێت یعنی وەکو ضرورەتێکی لێ هاتووە شەترەنجێکێکە لەوانی کۆکم وتم بۆ هەموو بڕیاری ژیانی سوودی لێ سەرتاشکرێنە لای ئێمە منهەجمان کە وەکو ئێستا کردومانە منهەجی ئەکادیمیای فیشەر بریتێ لە منهەجی ئێرانی و تێکەڵ بە ڕووسی یعنی منهەجێک نییە خواوکیلیشی پێ بکەین منهەجی رووسیا و ئێرانە هێناومانە بە کتێبەکە مجموعەیە کتێبە یعنی ئێستا بەڵێ کتێب لێمە لە لێرەوە لەسەر کتێب دەرسیان پێ ئەوترێتەوانێ پاشان بۆ هەموو ڕۆژ دوو ڕۆژ جارێک یعنی تقریبەن هەموو جارێک هۆمۆرکیان ئێنە بە پەڕێ بە کۆمپیوتەر بۆیان ڕاکێشێ بۆیە لە ماڵەوە حلی بکەن و بیێنەوە بەڵام کەم تەرخەمی تایە چونکە خۆ دەزانانی ئێستا سەردەمی تەکنۆلۆژیای هەمووی خەریکی پلی ستیشن و ئایپاد و ئەم شتانیانی کێتەوە هەستەکەین بە پەلەحلی کردووە لەوانە لەو کاتێکە کە دایکی هێناوێتیان باوک هێناوێتیوانێ خێرا لە سیارەکەی حلی کردووە ئێمە هەست بەو شتانە ئەەکەین چۆنە مناڵش کاتێکێتە لای ئێمە سەرەتا پێڵێن ئایا نووسین خوێندنەوە ناوی بەشەکان شتەکان نەزانێ ئەگەر ئەمانەی زانی ئەوە بۆ ئێمە دەبینەوە کار ئاسانیەکە بۆ ئێمە ئێمە چەند مەرحەلەیەکمانێ بەپێی ئەم منهەجی ئەم ئەکادیمیای فیشەر و بەپێی ڕووسی و ئێرانەکەی دامان ناوە 4 بەشە بەشی یەکەم سەرەتایە فێربوونێتی بەشی دووهەم دەردینەڵە تۆزە لەو باشتێکە سێهەم بەش ئەگەر مناڵێک بتوانێت بگاتە سێهەم بەش بە ساڵێک چونکە ئێمە هەموو 6مانە توانی بە ساڵێ بگاتە بەشی سێهەم ئەوە یاریزانێکی نێودەوڵەتی لێ دەرەچێت زۆر باشە بە هیوام کە هەموو مناڵان بتوانن بەشداری بکەن لەم یاریە چونکە گرنگیەکی زۆری هەیە کە وەکو بۆت باز کردین جا دوو مناڵە بینم لە دواوە یاریەکەن ئەتوانین تۆزێ گفتوگۆی لەسەر بکەین چۆنن ناوتان چییە؟ تۆ ساریان چەند ساڵی؟ 12 باڵێن ئاوا دانیشم بۆی کە بە باشی بتان بینم ئەی تۆ؟ لارس تۆ چەند ساڵی؟ 9 ساڵ هەر بژین ئەمە هەستەکەم سەرەتایە دەستان کردو بەم یاریە وایە تۆ یەکەم جوڵەی خۆتت پیشانناوە کاتە تۆ بێ دووبارە جوڵە بکەیت باشە بۆ نابێ ئەمانە بجوڵێنی بۆ ئەبێ ئەم بەشەی پێشەوە بجوڵێنی بۆی بیکەیت و خەتەکانی دوێن ئەها بۆ ئەوەی کە هاوکاری ئەمان بکەی بۆی ئەمانیش بێنە پێشەوە زۆر باشە تۆ ئیسە ناتوانی بیخۆیت توانی؟ ئەمە چۆن ئەجوڵێ ئەمە ناوی ئەسپە وایە؟ وەکو شەشی کوردیان ئێڵی ئینگلیزی شەشی کوردیان ئێڵی ئینگلیزی زۆر باشە ئەی ئەمەیان ئەم قەڵایە؟ بەڵێ؟ خەتەر بەڕێکی وایە تۆزێکی لێزانم منیش ئەی باسێکی با ئەمە بکەین ئەمە چیە لە بەردەمتانە بەکاری ناهێنن؟ بۆ بتوڵە بۆ بتوڵە بەکاری هێنن واتە کاتەکەتان بۆ دیاریەکەات بەڵێ زۆر باشە باشە تۆ پێم بڵێ ئێستا ئێوە حەستان لەم یاریەیە زیاتریان یاری مۆبایل و ئەلکترۆنی ڕاستێ 4 مانگ پێش ئێستا یاریم کردنەوەی تر ناتوان بۆستم یاریکردن هەر بژیت کاتە پێت خۆشە بەردەوام بیت بەڵێ هەستەکەم زۆر خێراشی جوڵەکانت تا بێت باشترە بی وایە؟ بەڵێ زۆر باشە کاتە ئیسە دوای ئەمە چیەکەن چیە جوڵەنن؟ تۆ زانی تا ئێستا چەند یاریت بردوێتەوە؟ ژماردووتە؟ نەت ژماردووە؟
باشە ئەی تۆ باسی گرنگیەکی ئەم یاریەم بۆ بکە واد لێکە کە زوو قەرار بیت بڕیار بیت هەروەها تەرکیز باشترەکە تەرکیزە باشترەکە هەستەکەی کە تۆ تەرکیزت باشتر بووە ماوەی چەندێکە بەشداریت کردو لەم یاریە چەند ساڵە یاخود چەند مانگە حەوت مانگە بە حەوت مانگ هەستە بە گۆڕانکاری کردووە لە خۆتە هەر بژیت زۆر دڵخۆشم کە ئەتان بینم یاریەکە بەردەوام بکەن دواتر یەمە بۆلاتم زام کێ براوە بۆ باشە هەر بژین با بچوو بۆ لای ئەم هاوڕێ جوانە با بێمە بەرامبەرت چۆنی باش باشیت یان زۆر باشیت کامیان باش یان زۆر باش زۆر ئافرین پێم بڵێ ئەمە دانیشتی بۆی کە یاری شەترەنج کەیت تۆ لەم یاری ئازانیت ناو چییە سات زەند زەند چەند ساڵی پێنج هەر بژیت لە تەمەنێکی وا بچووکە بەشداریت کردووە لەم یاریە زۆرم پێخۆشە حەزت لەم یاریەیە پێت خۆشە کاتێک گیت بۆ ئێرە کۆمەڵێک هاوڕێی ترە ناسی تو یاریان لەگەڵەکەیت جەوێکی خۆش پێکەوە بەسەرە بەن وایە ئەمان هەزانی ناویان چییە؟ ئەمە ناوی چییە؟ جوێنتی هەر بژیت ئەی ئەمە وەزیر ئەی ئەمە قەڵا هەر بژیت ئەی ئەمە زۆر ئاسانە ئەسب زۆر چاکە کاتە تۆ لە دەستپێکای وردە مامۆستا فێری ناوەکان دەکات دواتر جوڵەکانت فێرەکات دواتر ئەتوانی یاری بکەی وایە پێت خۆشە بێ بەردەوام وەکو ئەم هاوڕێیانی ترت کە ئێستا زۆر باشن لەم یاریە تۆش بە هەمان شێوە بی لە داهاتوە کاتە بەردەوام بە باش هەر بژیت زۆر چاکە با بڕم بۆ لای کۆمەڵێک هاوڕێی کەمان بزانین ئەمان چۆنن باشن با بێن بۆ لاتان ناوتان چییە؟ من ڕێسا ڕێسا تۆش با بێ من ئێرەتان ئەو ڕەهایە ئەم ڕەها تۆ ڕێسا تۆ چەند ساڵی؟ من هەشتم تۆ هەشتی ئەی تۆ چۆنی لەگەڵ ئەم یاریەیە؟ باشم باشی ئێستا تۆ دوان لە ئەم خواردو ئەوش دوانی ئەوە چی هەمان شتان خواردووە زانی؟ ئاخر زۆر باشە تۆ ماوەی چەندێکە بەشداریت کردووە؟ لە کاتی کەرنتینەکەەوە کەواتە کەرنتینەش سوودێکی هەبووە بۆ تۆ وای لێ کردووی کە بەشداری بکەی لەم یاریەیە هەر بژیت باشە پێم بڵێ ئێستا چۆنیت هەستێکی باشتر بوویت خێراتر بوویت زووتر توانی بڕیار بیت تەرکیزی باشتر بووە زۆر باشە ئەی کاتەکانت چۆن تەرخانەکە یاخود دای ئەنەی لەگەڵ خوێندنەکەتە گەلانێ دەسعەکانم اینجا دەسەکەم بە یاریکردنەکە زۆر باشە ئەی هەستەکەیت ئەم یاریەش یارمەتیت ئەیا بۆی کە لە قوتابخانە باشتریش بیت ئەی خێزانەکەت هاوکاری تۆکەن لەگەڵ باوکم زۆر جوگەکەم بەڕاستە ئەویش لەم یاری ئازانێت ئەی کامتانی بنەوە وەزە یاری نەکەین تەمرین شتێکین جارێ تەمرینەکەن کاتە تۆ ڕاهێنان بە باوک شتێکی دەماڵە هەر بژیت زۆر باشە ئەی تۆ 8 ساڵ بووی وایە؟ هەر بژی تۆ ماوەی چەندێکە بەشداریت کردووە؟ من دوای کەرنتینەکەم چونکە لە کەرنتینەکە بچووک بوو نەبەتوانم بیکەم ڕاست دەکەی بەس هەر بژیت ئێستا کە بەردەوامیت هەستەکەم زۆر باشیشی لەم یاریە تۆ ڕەنگی ڕەشت هەڵبژاردووە ئەم ڕەنگانە جیاوازی هەیە؟ ئەوە سپی یەکەم کەسەکە نەخلاوەکە کەواتە جیاوازی هەیە بەنۆرەیە بەنۆرەیە کاتە ئەی گۆڕنەوە دوای ئەم یاریە تۆ بی بەسپی ئەوە بێ بەڕەش خۆی هەر دەوێسپی بێ ئاخر هەر بژین زۆر باشن زۆر دڵخۆشم کە ئەتان بینم بەم شێوازە جوانە یاریەکەن و دڵخۆشیشم کە لە بەرنامەی گەشت و زانیاریە ئێوەم بینم با بڕۆم بۆ لای مناڵەکانی تریش با بزانم ئەمان چۆنن لەگەڵ ئەم یاریە ئەتبینم بیرەکەیتەوە چۆنن؟ باشن ناوتان چییە ئێوە؟ ئایلین؟ با من ئاوا دانیشم بۆی کە بە باشی بتبینم چەند ساڵی ئەیلین؟ 6 واتە لە پۆلی یەکیت
هەر بژیت زۆر باشە لەگەڵ قوتابخانە چۆنی؟ باشە هاوڕێت زۆرە؟ زۆر 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 چەند جوان و زیرەکی هەست دەکەم تۆ گۆرانی شەزانی وایە؟ زۆر گۆرانی زۆری شەزانی؟ باڵە ئەدی گۆرانێکم بۆ بڵێ من بەپولەم زۆر جوانم شەیدای گوڵی داخانم مناڵان وەرن گۆرانی بڵێن هاڵپەڕن ئەم چینە ئەم چیمەنە زۆر جوانە ئەم چیمەنە ئەفڕۆم بە دوامە ڕاکەن وەکو من تەماشاکەن گوڵی سپی و زەرد و ئاڵ بێژی پاپولە و منداڵ هەر بژیت تۆش بژیت زۆر باش بووی دەنگیشت زۆر خۆشازانی سپاس باشە پێم بڵێ ئەمە ماوەی چەندێکم یاریەتان دەست پێ کردووە لە مانگی دەوە لە مانگی دەوە کاتەکەشت بیرە ئەی تۆش لەگەڵ خێزانەکە تا لە ماڵەوە ڕاهێنانەکەیت باڵە لەگەڵ کیا ڕاهێنانەکەیت لەگەڵ باوکم تۆش بە هەمان شێوە ئەی کامتان براوە بن دەستەکەم تۆ زۆر باشی وەکو زۆرەکان کە باست کرد جاروای پێنج یاری لە باوکمە بەمەوە 5 یاری بەسەر یەکەوە ئەرۆڵە هەر بژیت زۆر باشە زۆر دڵخۆشم کە ئەوە ئەدبینم ئەی لە قوتابخانە بۆ هاوڕەکانت باسەکەی کە بڵێ من یاریزانی شەترەنجم ئەیچون بۆیان باسەکەم زۆر باشە ئەی هاوڕەکانت پێیان خۆش ئەوانیش ئەم یاریە تاقی بکەنەوە زۆر تۆ ئەزانی چی بکە کاتێک هاوڕەکان تەبینی ئامۆژگاریان بکە بڵێ یاری ئەلکترۆنی و مۆبایل و تابلێت و ئەمانە بەکار مەهێنن وەرن یاری شەترنجکەن واتان لێکا کە تەرکیستان زۆر باش بێت یاخود هەج یاریەکی تر بێت باشە؟ زۆر باشە ئەی تۆ ناو چییە؟ ئاریاز لە پۆلی چەنی ئاریاز؟ یەک تۆش لە یەکیت؟ هەردووکمان دوانێ بەڕاستە؟ چەند جوانن پێکیشەوە یاریەکان کامتان گەورەترن؟ یاکەم دوو دقە؟ باشە بۆچی دوو دقە و گەورەترن؟ ئەو لە پێش منەوە لە دایک بە خێر هەر بژی تو حەزت لە یاریە؟ باڵە حەزت لە چی یاریەکە زۆر شەترەنج شەترەنج لە ماڵەوە یاریەکەم پێکەوە؟ یاری چیەکەن؟ شەترەنج هەر شەترەنج ئەی لە ماڵەوە کامتانەی بنەوە؟ بەڕاستە؟ جارام نزدێ بەمەوە آخر باشە پێم بڵێ ئەم یاریە بێ دوو کەس یاریکە وایە کاتە نابێ باوکیشتان بێ بن بەستێ زۆر باشە ئەی خۆتان خاڵەکان حسابەکەن بۆ یەکتری بۆی کە بزانن کامتان براوە بوون زۆر دڵخۆشم کە ئەتان بینم پێکەوە هاتوون لەو تەمەنەیە بەشداریتان کردووە لەم یاریەیە و گرنگی پێئێن و زۆر باشیشن وەکو زۆرەکانی کە خۆت باسی کرد بەردەوام بن باشە یاریەکەتان بکەن ئێستا جارێ کەستان نەتان بردوێتەوە بزانم دواتر کامتان ئەیبەنەوە باشە؟ ئافەرم با بڕۆین بۆ لای ئەم هاوڕێی کەشمان چۆنی ئەوە بەتەنیایی ئەم هاوڕێی کەو لەگەڵا بوو وەرە چۆنی باشیت با بێم لێرە دابنیشم ناوتان چییە لە پۆلی چەنن؟ من نام سامێ لە پۆلی پێنجم تۆ ناو سانۆی و لە پۆلی پێنجی هەر بژی سانۆ تۆش لەگەڵ ئەم هاوڕێیانە ماوەی چەندێکە بەشداریت کردووە؟ وەڵام من تقریبا 4 مانگە 4 مانگە لێرە ئەم هاوڕە جوانی کەمانە ناسیوە؟ هەر بژیت سانۆ پێم بڵێ سوودت لەم یاریە وەرگرتووە؟ زۆر سوودم لێ وەرگرتووە سوودەکانم بۆ باسکە دەتوانی لە ناو یاریە زۆرتر تەرکیزکەیت هەر بژیت یعنی مشکە زۆرترە جوبێتەوە لە شتەکان زۆرتر تێگەیت کە زۆرتر یاریەکەی لە شتەکان زۆرتر تێگەیت ڕاستە کاتە تا یاری زیاتر بکەی زیاتر تێگەیت و زیاتر تەرکیزەکەی وایە؟ ئەنجا ئەم یاریە وەکو یاریەکانی تر نییە کە زۆر بچوڵیت و ڕاکەیت و ئەها بەهادئی بەهێمنی دانیشی بەس بیرەکەیتەوە بە هێواشی نابێ قسەی تێ بکرێت زۆر باشە ناشبێ قسەی تیا بکرێت؟ نابێت بۆچی نابێت؟ بۆی تر بتوانی تەرکیزکەی ڕاستە باشە پێم بڵێ ئەی کاتێک لە ماڵەوە یاریەکەی ئەگەر بێت و یەکێک بانەکە ئەو کاتە تەرکیزەکە تێکەچێت؟ کاتێک یاریەکەی ئەبێ کەس بانگت نەکات تۆ بە باشی تەرکیزکەی هەر بژیت ئەی تۆ باشیت؟ تۆ ناو چییە؟
زینە لە پۆلی چەنی؟ دوو. تو هەر بژی دواتە حەوت ساڵیت. ڕاستە؟ زینە پێم بڵێ تۆ دڵخۆشی کەم یاریاکەیت؟ زۆر؟ یاری چی ترەکەی لە ماڵەوە؟ یاری ماڵە باجێ ناکەیت؟ یاری چاوشارکێکیت؟ هیچیان؟ باشە پێم بڵێ ئەمە ناوی چییە؟ قەڵا. ئەی ئەمە مەلیک. مەلیک لەم یاریەیە چییە؟ لە هەمویان گەورەترە وایە؟ ئەبێ هەر هەمووشیان ئەم بپارێزن. ڕاستە؟ هەر بژی. سە تۆ پارێزگاریت لەم کردووە؟ بووی کە بمێنێتەوە تا کۆتایی؟ هەر بژین دەستان خۆش بێ بەردەوام بن باشە؟ زۆر چاکە. گفتوگۆم لەگەڵ هەموو هاوڕێکانمان کرد جا بۆیە پێم خۆشە دووبارە بڕۆمەوە بۆ لای مامۆستا. دووبارە سڵاو لێبێ مامۆستا. بەخێر بێتەوە. زۆر سپاس. مامۆستا سێری یاریەکانم کرد تەرکیزی ئەوەم کرد کە یاریەکان پێگاتون لە سپی و سەوز و یاخود قاوەی و بێجی بەڵام من سەرەتا باسی ئەوم کرد کە 32 خانی سپی هەیە و 32 خانی ڕەش هەیە. جیاوازی نییە کە ڕەنگەکەی بگۆڕێت؟ بەڵێ ئێمە بە شێوەی تەقلیدیەکە فێر بووین هەرەڵێن سپی و ڕەشە. تەقلیدیەکە سپی و ڕەشە بەڵام ئێستا بەپێ ئەم تایبەتی ئەم هینە تەختەیە کە ئەمە بە تەختێ ئەمە نێودەوڵەتیە ئێستا بەپێی ئەمە یاریەکەن بەڵام لەمەش پێشکەوتوتر هەیە کە ئەمانەی ناوەی هەر هەمووی بلوتوز و زائیدەن ڕەبتی بە ئەنتەرنێتەوە هەیە واتە کاتێککە تو ئەم جوڵێ ئەەکەی ڕێک ڕەبتی شاشەیەەکە ڕێک لەیانە یاریزانەکان ناوەکەی دانراوە ڕەش یاری کێ یاری پێکە کێ سپی یاری پێکە هەر جوڵەکە و کرد لە شاشە گەورەکە دەرئەچێ ئەمە نێودەوڵەتیە. یعنی هیچ فەرقێکی نییە سپی و ڕەش بێ سەوز و سپی بێ قاوەی و بێجی بێ فەرقی نییە گرنگەوە دوو ڕەنگ بێ. گرنگەوەی دوو ڕەنگ بێ زۆر باشە. باشە مامۆستا کاتێک مناڵەکان یاریەکەن وتیان جیاوازی هەیە کە سپی بیت یاخود ڕەش بیت چونکە سپی سەرەتا ئەتوانێت دەست بکا بە یاری. کاتە بۆ هەڵبژاردننی ئەو ڕنگانە پێویستە مناڵان چۆن بەپێی چی دیاری ئەەکەن؟ بەڵێ ئێمە لە کاتێکە هەر بتوڵەیەکەکەینەوانێ هەموو لەوائح و ئەنزیمە و تعلیماتی نێودەوڵەتی جێبەجێەکەین. یعنی لە کۆمپیوتەرە بەرنمەیەکە پێوتر سویس مێنێجەر لە سویس مێنێجەرە ناوەکان داخڵەکەین ئەگەر هات و تەدەڕوجی نێودەوڵەتی هەبوو بە بێ بەرزترین تەدەڕوجی نێودەوڵەتی تا خوارەوە ئەگەر تەدەڕوجی نێودەوڵەتی نەبوو بە حرفی ئەبجەدی داخڵ ئەکرێن کاتێککە داخڵ کران بۆ نمونە سینە یاریزان داخڵەکرێ 15 یەکسەر تۆی بە کۆمپیوتەرەکە بە سویس مێنجەرەکە 15 کەسی خۆی بە پێ حروفی ئەبجەدیە یان بە پێ تەدەڕوجی گەورەترینیان هەڵێ بژێرەی کا بە سپی بە شێوەی یەک بۆ منە ڕقم یەکەکە بە سپی ڕقم دووەکە بە ڕەش سێ سپی چوار ڕەش ئاوا تا خوێت دوای مەجموعەکەی خوارە 15ەکەیکە ئەهێنێتەوە بە عکسەوە ئەیاتەوە بە بەرامبەر بە 15 کەسەکەی پێشەوەیە. زۆر باشە. زۆر زۆر دڵخۆشم کە مناڵەکانە بینم لە تەمەنی جیاوازە ئەم یاریاکەن واتان لێ کردوون کە ببن بە یاریزانێکی زۆر باش بە هیوام کە بەردەوام بن. هیچ شتێکمان هەیە کە بیرمان چوو بێ باسیکەین یاخود کۆتا قسەی تۆ چییە بۆ مناڵەکان کە ئێستا کۆتا قسەی ئێمە هەر ئەوەیە ئەم یاریە وەکو خەریکە ئەبێ بە تووڕاست لە سلەیمانیە ئێمە خۆشحاڵین کە یعنی یاریەکان چۆ بەس خێزانەکانن ینی ئێستا من کە یاریزانێکم سیرەکەی پێشتریش برا گەورەکەم یاریزان بۆ ئێمە فێر بووین و من فێری مناڵەکان یەکەم خەریکە یاریەکان بە تووڕاست واتە عیلە بۆ عیلە بەجێهێڵە کە ئەمە جێگەی خۆشحاڵی نییە. ئێمە داواکان لە دایکان و باوکان چۆن هەوڵێن مناڵەکانیان بەرنە باشترین مەکتەبەکان بۆیە باشترین دەرەجە و باشترین لە مستەقبەلیانە بێ داواکارین بیان هێنە ناو شەترەنجەوانەیە. یعنی باوک و دایکەکە خۆیان ماندووکەن چۆن حەزەکەن لە کۆمپیوتەر و لە شت دوورکەونەوە کە حرمەتمێکە ئێستا ئەنتەرنێتێک هەر بۆ مناڵە بکەیتەوە تۆ ئاگاد لێنی ینی هینیش بۆ داناوە بەرنامە بۆ داناوە بەرنامەی ناشرین یەتە سەر بینەکە و مناڵەکەی بینێ داواکانین ئەگەر بتوانن دایکانیان باوکان بێن لەگەڵ مناڵەکانیان 2 سەعاتیش بێ لێرە بەڵام شتێکی بەسوود وەربگرن کە بۆ دوار ڕۆژیان هەموو شتێکیان باشە. گرنگێکی زۆری هەیە بە دڵنیاییەوە منیش بە هەمان شێوە هیوام وایە کە مناڵان ئەگەر ئێستا ئەمان بینن بەشداری بکەن لەم یاریە چونکە گرنگێکی زۆر زۆری هەیە بۆ ئێوە. کۆتاییمان هێنا بە گەشتی ئەم ڕۆمان بە هیوام کە سوودمان گەیاند بێت ئەو زۆر زۆر سپاسی ڕەنگەلەریەکەین کە دیاری ئامادە کردو بۆ مناڵەکان جا دیارێکەشمان یاری شەترەنجە بۆی کە لە ماڵەوە ڕاهێنانکەن باشە؟
بڵێن سپاس هەر بژیت دەست خۆش بێ مامۆستاگیان دووبارە دووبارە بەخێراتنەوەیەوە عزیزمان، زۆر سپاسانەکەین، سپاس بۆ دەست و چایتان زانیاریەکانت. خۆش بێ. زۆر سپاس بەخێراتن. تا گەشتێکی تر بەخواتان سپێرم و خواتان لەگەڵ.